دوایین ڕاگەیەندراوی وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە ژێر ناونیشانی پەتی درۆ کورتە زیاتر لەوەی ڕوونکردنەوەیەکی دامەزراوەیی بێت بۆ دڵنیاکردنەوەی ڕایگشتی هەوڵێکی میدیایە بۆ خۆ دزینەوە لەو بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی بەرامبەر موچە و مافی فەرمانبەران لە ئەستۆیەتی. وەزارەت لە کاتێکدا میدیاکان بە چاوەشەکاری تۆمەتبار دەکات بێئاگایە لەوەی میدیا سێبەرەکانی حیزب و حکوومەت وەکو مژدەیە کەواڵی سەردانی یەکێک لە شاندەکانی هەرێمی کوردستانیان بۆ بەغدا بۆ پرسی موچە بڵاو کردەوە. بەڵام کاتێک ڕاستی کۆبوونەوەکان و کێشەی بڕینی 120 میلیارد دینارەکە ئاشکرا بوو، وەزارەت پەنای بۆ زمانی زبر و نکوڵیکردن برد. ئەمەش نیشانەی بوونی جۆرێک لە دووفاقی گوتارە لە نێوانەوەی لە ژوورە داخراوەکاندا دەگوزەرێت و ئەوەی بۆ خەڵکی باز دەکرێت. کێشەی سەرەکی و بنەڕەتی ئەم چەقبەسوویە بەردەوامە لە موچەدا. پرسی ئەو 120 میلیارد دینارەیە کە دەبێت بە پێی ڕێکەوتن هەرێمی کوردستان مانگانەوەکو نیوەی داهاتی ناوخۆ بیداتە بەغدا. پێشوونی شاندەکەش بۆ بەغدا میدیاکانی نزیک لە دەسەڵات خۆیان ئاشکرایان کرد کە ئامانجی سەرەکی شاندەکە ڕێگریە لەوەی بەغدا و 120 میلیارە لە پارەی موچە ببڕێت. بەڵام دوای هاتنەوەی شاندەکە و بێدەنگی لە موچە لەسەر زاری سەرچاوێک لە حکوومەتی عێراقەوە وا بڵاوکرایەوە کە شاندەکەی هەرێم بە بەغدایان وتووە ئەگەر ئەو 120 میلیارد دینارە دەبڕن پارەی موچەش مەنێرن، چونکە بەبێ ئەو پارەیە ناتوانین موچە دابەش بکەین. هەرچەندە وەزارەتی دارایی هەرێم زانیاری چوونی شاندێکی تایبەت بۆ موچە ڕەت دەکاتەوە، بەڵام وەکو دەردەکەوێت ناکۆکی تەواو هەیە لەگەڵ زانیاریەکانی پێشوویاندا چۆن دەکرێت شاندێکی دارایی لە لووتکەی قەیرانی موچەدا بچێتە بەغدا و باسی گرنگترین پرسی ژیانی خەڵک نەکات. ئەم دژایەتیە لە قسەکانیاندا دەری دەخات ئەوەی پێی دەڵێن پەتی درۆ لە ڕاستیدا لە نێو ماڵی خۆیانەوە کورد بۆتەوە. حکوومەتێک کە خۆی و میدیاکانی لەسەر یەک زانیاری کۆگ نەبن چۆن چاوەڕوان دەکرێت هاوڵاتی بڕوای پێ بکات. سەبارەت بە پرسی داهاتی ناوخۆ ڕادەستکردنی 150 داهاتەکانیش پاساوەکانی وەزارەت سەبارەت بە راپۆرتی تەرازووی پێداچوونەوە و دواکەوتنی داتا داراییەکان تاوەکو 10 مانگی دواتر تەنها هەوڵێکن بۆ شەرعیەتدان بۆ ئەو دواکەوتنەی کە لە ناردنی پارەدا ڕوو دەدەن. ئەگەر وەزارەت وەک خۆی بانگەشەی بۆ دەکات پابەندە بە بڕیاری دادگای فیدراالیەوە کە موچەی لە کێشە سیاسیەکان جیا کردوتەوە، کەواتە بۆچی ڕێگە دەدات بابەتە تەکنیکەکانی داهاتی ناوخۆ و وردەکاریەکانی دارایی ببنە بەربەز لە بەردەم ژیانی خەڵکیدا. ئەم دژایەتیە لە قسە و کرداردا گومان لای هاوڵاتیان دروست دەکات کە حکوومەت خۆی نایەوێت ڕێکارەکان بە شەفافی و خێرایی کۆتایی پێبهێنرێت. ئەم دۆخە دەرخەریە و ڕاستیەیە کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بری دۆزینەوەی چارەسەری ڕیشەیی بۆ کێشەی موچە پەنا بۆ ناشەفافی و چاواشەکاری جەماوەر دەبات و هیچ کار لەگەڵەوەدا نییە گرفتی موچە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێت جا هۆکارەکە هەرچیەک بێت.